بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف خلق الله محمد وعلى آله وصحبه أجمعين أما بعد لو يكسك ببرسي آية ما مسخوش يسيل الإسلام ده هيا آية أو بيتان وايا خواي پروردگار غريزيك بدا بمروف أم غريزي لي حرام كا خواي قول غريزي خوش ويستي خصوتنا وظلمانوا معقول إنسان غريزي هبه إنجا أم غريزة خوشويستي ممارسة نكا لميدان حياة ومجال كان يجان نخير بلام كام خوشويستيا خواهي قول هاتوا الضوابطي داناوا خوشويستي رقا بيداوا بلام بپی یاسا و ڕێسایە کان جای مەستەرتا باسی خۆشەویستی دەکەین لە چوارچێوەی خێزان ئینجا دێنێسە ئەو خۆشەویستیی کە ئێستا ڕۆژێکی بۆ داتاشراوە بۆتە بۆنەیەکی جیهانی باسی دەکەین ئینشاءالله. یەکەم خۆی تەعالە دەفەرمی ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة. یەکێک لە نیشانەکانی دەسەڵاتی خوای پەروەردگار ئەوەیە کە خۆشەویستی خستۆتە بەینی ژن و مێردەوە لە ناو و لە ژێر کەژاوەی هاوسەرێتیدا. کەواتە بوونی خۆشەویستی لە بەینی ژن و مێرد نیشانەیە بۆچی بۆ دەسەڵاتی خوا. پاشان بەڕێزان پێغەمبەری خۆمان عەلەیهی سەڵات وەسەلام سەرکردەی هەموو خۆشەویستان بووە بە جوانترین و بە پاکترین و بە مامۆستاییترین شێوە ممارەسەی خۆشەویستی کردووە. دایکمان خەدیجە لە حەیاتدا نەماوە، هەر مەڕێک هەر بزن و ئاژەڵێک سەر بڕی بە پێغەمبەری خوا دەیفەرموو ئەم پشک و بەشە بۆ چێ بۆ دایکمان خەدیجە. هەتا دایکمان عائیشە غەریزەی غیرەی هەوێداری جوڵا فەرمی باشە تۆ خۆ ئەم پیرەژنە بۆ تەعویز کراوەتەوە بە گەنجێک. پاشان ئەوە تۆ ئەوەندە باسی دەکەی کاتێکە لە حەیاتدا نەماوە. پێغەمبەری خوا چی فەرموو؟ فەرمووی ئینی ڕوزیقت حوبەها، تی وەڵڵاهی من خوای گەورە خۆشەویستی ئەم ئافرەتی خستۆتە دڵمەوە، خۆشم دەوێت. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام اینجا فەرمووی حوبیبە ئیلەیە من دونیاکم چی؟ النیسا. فەرمی ئافرەت بەلای منەوە خۆشەویست کراوە لەلایەن خواوە. اینجا مەلای گەورەی کوی جوان دەفەرمێت ژن زینەتی دنیانە، حەبیبی مستەفانە، قەڵاتن لە بۆ مێردان. پێغەمبەر دەفەرمێت سەڵڵەهو عەلەیهی وسەلەم بەلای منەوە خۆشەویست کراوە ژن. اینجا بۆنی خۆش پاشان ناوەڕۆک و محتەوای هەموو خۆشیەک پەیوەندی بەستنمە لەگەڵ پەروەردگارم لە ناو نوێژدا. اینجا پێغەمبەر سەڵڵەهو عەلەیهی وسەلەم خۆشەویستیەکەی بۆ خێزانی هەر بە خێزانەوە نەوەستا بوو، هەرچی دەوروبەری خێزانیشی بوو لە دۆست و لە هاوڕێ و لە خزم و کەسوکار و لە خوشکەکانیشی پێغەمبەری خوا خۆشی دەویستن. سەڵڵەهو عەلەیهی وسەلەم دەفەرمێت سوبحان الله هەر جارەی پێغەمبەری خوا گوێبیستی دەنجی هالە دەبوو دەیفەرموو اللهم هالەتە بینتی خوەیلیت، دەیفەرموو سوبحان الله پەروەردگارم ئەی خوای پەروەردگار ئەمە دیسانەوە دەنجی هالەیە. وەکو بڵێی لەگەڵ بیستنی دەنجی لە دەنجی کەی دەکرد؟ لە دەنجی خەدیجەی دەکرد. پێغەمبەری خوا پێ ڕادەبوو. اینجا پیاوێک کات بۆ لای پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام تێی پێغەمبەری خوا من کچێکی هەتی و ملایە و سەپەرشتیارم بۆی. دوو داخوازی هاتوون، داخوازیەکیان دەوڵەمەندە بەڵام ئەم کچە خۆشی ناوێ، داخوازیەکەی تریان پیاوێک کە هەژارە بەڵام ئەم کچەم زۆر خۆشی دەوێت. چی فەرموو پێغەمبەر سەڵڵەهو عەلەیهی وسەلەم؟ فەرمووی بیدە بەم پیاوەی کە خۆشی دەوێت. لەم نەڕە للمتەحابەینی مثل النکاح، فەرمی نەمبینیوە هیچ خۆشەویستیەک واتای ڕاستەقینەی ئەم عیلاقە بدا وەک لەوەی لەناو بۆتەیەکی هاوسەری پێک دەگەن ئەم دوانە. فەرمی ئەم دوانە قابیلیەکن چونکە یەکتریان خۆش دەوێت. پێغەمبەری خوا پێمان دەفەرمی ئەگەر کچێک حەزی لە کوڕێک نەبوو، ئەگەر کوڕێک حەزی لە کچێک نەبوو نەکەن بیخوازێت، ئەگەر نا بەڕاستی ئەم شیرازەی خێزانە تاسە بەردەوام نابێت. چونکە بنەمای خێزان بەردی بناغەی بەیەکەوە بوون و بەیەکەومانە و قوربانیدان لە بۆتەی ژیانی هاوسەریدا لەس ئاساسی خۆشەویستی دەبێت. اینجا بەڕێزان لەوەی کەسێک بڵێت باشە ئەی ئەگەر هات و تۆ کەسێکت چۆ دڵەوە برایەک پیاوێک خۆشەویستی کچێکی چۆ ناو دڵەوە بەلا ئیرادی
یاخود ئافرەتێک یاخود کچێک خۆشەویستی پیاوێکی چۆدڵەوە لا ئیرادی و بە بێویستی خۆی ئایا لەسەمە گوناهبار دەبێت نەخێر بەڵام بە چەند مەرجێک یەکەم نابێت تووشی تاوان ببێت ئەمە یەک دوو نابێت زیادەڕەوی تێدا بکات سێ نابێ بیکاتە دیل و بیهێڵێتەوە بڵێ بوەستە شومەکە جارێ ڕۆژێک هەر دەبێ بۆ یەک ببین ئەو جە هەواڵیشی پێمەدا مەز لە خۆشم دەوی چونکە گەروات پێوت ئەو کاتە ئەمە سەر دەکێشێ بۆچی سەر دەکێشێ بۆ نزیکبوونەوە لە یەکتر خۆشەویستی ناشتەرعی چیەوە هۆکارەکانی چین یەکەم شت خوشکانی بەڕێز جوانی و بە چاکزانی غەمزەیەک خەندەیەک قسەیەک و هەروەها ڕۆشتنێک وەکو مامۆستا هێمنی شاعیر دەڵێ ڕەنگە زۆر جار تی لە چاوێ دڵی لاوێ بخاتە نێو تۆڕی داوێ نیگایەکی تەلیسماوی ئاگر بەردا لە هەناوێ ڕەنگە زۆر جار پێکەنینێ سەرەتا بێ بۆ ئەوینێ یا خەندێکی ئاسایی سنوود یاریکە بۆ ژینێ ئەمانە دەگونجێت پێکەنینێک و هەروەها پێکگەیشتنێک گفتوگۆیەک نامەگۆڕینەوەک ئەدەبیات و چڕینی قسە و شیعر و ئەم بابەتانە هۆکارە پاشان زۆر بیر لێکردنەوەی دوای بینین دوای دەڕۆیەوە چی بدێتەوە یاد چاوبرۆی باڵای هەموو ئەو شتانەی کەوا وەکو تیرێک بوون لە دڵتیان داوە دڵتیان پێکاوە اینجا تۆ بەردەوام لەوە دای چۆن پێ بگەی چۆن بەلای خۆت دابیێنی چۆن بیخەیتە داوی خۆتەوە ئەمە هۆکاری دووەمە سێم گوێگرتن لە گۆرانی و غەزەلیات ئەو گۆرانیانەی کەوا هەمویان چی لێ دەچۆڕێ عەشق و غەرامیاتی لێ دەچۆڕێ بێزاری لێ دەچۆڕێ پاشان سیرکردنی فیلم و دراماکانی عەشقبازی موسەلسەلات گەلێک هەیە خوتوە بە خوتوە هەنگاو بە هەنگاو پێت دەڵێتەوە چۆن سیحر و جاد و ئاسا لە بەرامبەرت دەکەی و دەیخەیتە داوی خۆتەوە ئەمە بەڕاستی حرامە سیرکردنی هۆکارێکی تر بوونی سۆز و بوونی فەراغ و بۆشایی سۆز و عاتیفی لە بینی خێزانەکاندا خوشکانم ئاگادار ئەو خاڵە بن زۆر دایک و باوک دەبێ هاوڕێ بێ بۆ کچەکەی دایک و باوک دەبێ هاوڕێ بێ بۆ کوڕەکەی ژن و مێرد نابێ هاوسەرێکی ئاسایی بن دەبێ هاوڕێ بن بۆ یەک لێک تێک بگەن بە خەمی یەک خەمبار بن بە خۆشی یەک خەندە بکەن بۆ یەکتر بتوێنەوە بۆ یەکتر قوربانی بدەن خۆشی یەکتریان پێ خۆش بێ ناخۆشیان پێ ناخۆش بێ نەکە بەرامبەر کە هاوسەرت تووشی خەمێک بوو تۆ پێ بکەنی ماندوو بوو تۆ پاڵدەیتەوە یاخود داڵغەیەکی هەبوو تۆ بە شتێکی ترەوە بوونی فەراغ ئێستا یەکی لە هۆکارەکانی خیانەی زەوجی نەگەر کچووک